شەقامی 100 مەتری سلێمانی یان شاڕەی بابان ئەم پرۆژەی کە بەهۆی تەرخان نەکردنی پارەوە تا ئێستا چەند جارێک کارکردن تێیدا سست بووە. کۆمپانیای جێبەجێکاریش چەندین جار هەڕەشەی ڕاگررتنی کارەکانی کردووە. هەرچەندە دەبوو مانگی سێی ئەم ساڵ قۆناغ یەکەمی پرۆژەکە تەواو بووبووایە کە لە تاسڵوجەوە دەست پێدەکات و لە دەمرکان کۆتایی دێت، بەڵام تا ئێستا کارەکان و قیرتاوکردنی بەشێکی لێ تەواو کراوە. خۆشحاڵانە ئەم ساڵ نیەتمانە کە 25 کیلۆمەتری کە خۆی تەواوی پرۆژەکە 32 کیلۆمەترە، 25 کیلۆمەتری کە لە تاسوجۆ دەست پێ دەکات هەتا ناوچەی تانجەرۆ ئێمە کۆتایی پێبێنین و تەواوی بکەین. شەقامەکە ئێستا لە پرۆسەی قیرتاوکردنە 10 کیلۆمەترمان قیرتاو کردووە، نیەتمانە هەتا کۆتایی ساڵ 15 کیلۆمەتر بکەین کە بە تێکرا ئەکاتە 25 کیلۆمەتر. نیەتمانە لە بەهاری ساڵی داهاتووە چەند دەرچەیەکی بۆ بکەین و ئەو پرۆژەیە بەڕووی خەڵکا بکەینەوانێ. سەر ڕایبوونی ئەو هەموو گرفتانە، بەڵام ئێمە بە سوپاسەوانێ بۆ حکوومەتی هەرێم و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان خۆمان بە هاوکاردا ئەنین بۆ حکوومەتی هەرێم و بۆ بەڕێوەبەرایەتیەکان بە مەبەستی خزمەتکردنی. نیەتمان نییە کە هیچ پرۆژەیەک کە ڕاستپاردە کرابێت بۆ قەیوان ئێمە هەستین بەوەی کە گرفتی بۆ دروست بکەین و جێبەجێی نەکەین. بۆ ئەوەی کاری پرۆژەکە نەوەستێت، شارەوانی سلێمانی هەڵسا بە فرۆشتنی زەویە نایابەکانی سلێمانی بۆ تەواوکردنی پرۆژەکە، بەڵام ئەوەش هێشتا گرفتەکانی بە تەواوی چارەسەر نەکردووە. پرۆژەی شەقامی 100 مەتری کە ناسرا بە شاڕەی بابان یەکێکە لە پرۆژە گەنگانەی کە خوازیانی بە تەواوبوونی بە زووترین کاتکە خزمەتی جاک بەم شارە ئەگەنە. لە ئێستادا قیرتاوکردنی بەشێک لە شەقامەکان دەستی پێ کردووە، واللهی لەوانەیە ژمارەکە نەزانم کیلۆمەترەکە، بەڵام بەشێکی باش قیرتاو کراوە لە بیدایەتی تاسوجۆ کێتەوە بەرەو ناوە بەردەوام کاریشی تیاکرێت. ئەو ڕێگریانەی هەبوون ئێستا چی ماوە، چ ڕێگریەک ماوە؟ ڕێگری ئەوەیە بودجەیە کە بودجێ بەڵامەوە بۆ شارەوانی خۆشبەختانە کۆمەڵێک زەوی فرۆشت بۆی کارتوانی ئەو پرۆژێ تەواو بکە. یعنی لەو کاتەوە لە چەندێکە حکوومەت بودجەکەی ڕاگرتووە؟ نازانم کەی ڕاگرتووە، بەڵام شارەوانی هەر کاتێک زانیکەوە ئەم شوێنە پێویستی بۆ یەکەوە بودجەی بۆ دابین کرێ، بۆیە تاوان دوای ڕەزامەندی ڕێکاری ئاشتەکان توانرا ئەو زەویانی بەفرێشێت و کاری تیان تریشی بۆ فرۆشیان ئەگە پێویستکە بڵێ. دواکەوتنی کارەکانی ئەم پرۆژەیە ئەوە دەردەخات هەر پرۆژەیەک بەرژەوەندی حزبەکانی لە پشت نەبێت، ئاوەها بەم دەردەی شەقامی 100 مەتری دەچێت. لە بری تەرخانکردنی پارە بۆ پرۆژەکە دەیانەوێت بە زەوی فرۆشتن و بچڕ ئەم شەقامە گەورە و فراوانە تەواو بکەن.